گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم میوانەکەم لە هەولێرەوە بەڕێز مستەفا حەریری سەرۆکی کۆمەڵی ڕەوەندی لوبنانی لە هەرێمی کوردستانە. بەڕێز حەریری ئەم کاتتان باش، سەرەتا پێم بڵێ دۆخی ئێستای لوبنان چۆن هەڵدەسەنگێنن؟ مساء النور. ئێوارەتان باش بۆ تۆ و بۆ بینێران. باردۆخی لوبنان لە ئێستا وەکو ئاگادارن گەلی لوبنان دابەش بووە، دابەشبوونێکی ستونیە لە سیاست. لە هەمان کات تیمێک لایەنێک لە لوبنانیەکان لوبنانیان خزیاندۆتە بەرێکی ناسرا و ناوهاتوو بە بەرەی بەرگری و مقاومە کە پرۆژەیەکی ئێرانی لە ناوچەکە. ئەو بەرەیە بەهێزکراوە و خۆنێک لای کردوتەوە، واتە لەسەر سونە و شیعەت دابەش بوون، تایبەتیش حیزب اللهە. ئەمە بابەتێکی دابەشکاری و جیاوازی مەزنە لە لوبنان لە نێوان خەڵک و هێزە سیاسیەکان لە تێکرای لوبنان. باشە، پێشبینیەوەتانە کرد کە بەسەر لوبنان داهاتووە؟ بۆیە بەهۆی نەبوونی گفتوگۆ و دانوستان لە نێوان پێکهاتە سیاسیەکان سەرڕای ئەو هەوڵە نێودەوڵەتیانەی هەبوون کە تیایدا لە نێوان وەفتە نێردرا و عەرەبیەکان و بیانیەکان بەردەوام بوون هەوڵانە و لە هەمان کات نەبوونی و پەسەند نەکردنی دانوستان بۆ یەکلایکردنەوە و چارەسەری پرسەکان. ئێستا بەسەر لوبنان داهاتوە دەیخەنە ئەستۆی حیزب الله یان دەوڵەتی لوبنان؟ بەدڵنیاییەوە و حیزب الله ئەو لایەنە بەرپرسە بۆ ئەو جەنگە. حکوومەت وەکو دەزانن سەرۆکی حکوومەتمان سەر کۆمارمان نییە و بارودۆخی ئابووری شلۆقە تەواوی ئەو لایەنانە بڕیار لە بڕیاری سیاسی لوبنان دەدەن کە حیزب اللهە. باشە، بۆ هێرش و بردومانە بەردەوامانە لە هەردوو لاوە ئەتوانن بڵێن لوبنان چۆتە نێو ئەو جەنگەوە کە لە ناوچەکەدایە و ئەم ئەنجامەکەی چی دەبێت؟ ئیسرائیل خاوەنی پرۆژەی تابەت بەخۆیەتی ناتانیاهۆ لە 95 پرۆژەیەکی هەبووە، ئامانجەکانی ڕوون کردوێتەوە کە دەڵێن نەخێر بۆ دەوڵەتێکی فەڵەستینی کار دەکات بۆ دروستکردنی ئیسرائیلی مەزن. لە ماوەی چەند مانجێکیش لە دەگرتوەکان نەخشێکی دیکە خراوەتە ڕوو کە خراوەتە بەردەست دەگرتوەکان کە ئەمە سنووری ئیسرائیلن کە بەشێکی لوبنان و کەرتی ڕۆژاوا و غەزەشی لەخۆ گرتووە ڕاوی بەشێکی ئوردن و مسریش وتەکانی ڕوون و ئاشکران خاوەن پرۆژەیە. ئێستاش ئێمە خزاونەتە کڕۆکی چەنگێک کە غەزە وێران کراوە، بەشێکی کەرتی ڕۆژاوا وێران کراوە، پرۆژەکە لە جێبەجێکردندایەوە ئەو فەڵەستینیانشی ماون لە کەرتی ڕۆژاوا ئاوارە دەبن. ئێستا کار لەسەر لوبنان دەکرێت. ئێمە ترسمان هەیە لەوەی باشووری لوبنانمان لەدەست بچێت. بەڵام پێویستە کار لەسەر داگیرکردنی باشووری لوبنان دەکات. پێمان وایە ئەمە پرۆژەکەی ئەو پرۆژە ڕاگەندراوە هیچ شتێکی شاراوەی تیانە، بەڵام کاتێک باس لە بێدەنجمێنەکان دەکرێت سەر لوبنانیەکان، کاتێک کێشە و ململانی لەگەڵ ئیسرائیل هەیە یەکگرتوو دەبن و لە هەمان کات لێکدانەوەکان بۆ دوای ئاگربەستەکە جێدەهێڵن. ئێستا گەلی لوبنان داوای ئاگربەست دەکەن و هەمووشان کۆدەنگن لە دژی ئیسرائیل بۆ ئەوەی ڕێگری بکرێت بەپێی توانە بتوانرێت ئەو ئامانجانەی جەنگ لەسەر لوبنان بەجێهێنرێت. ئەوە بەرپرسیارەتی حکوومەتە، بەرپرسیارەتی حیزب الله و هێزی هیوا و ئەمەل و تەواوی هێزەکانی دیکەیە. مزيد نحن طبعا هلا ئێستا بەدڵنێ ئێمە
بقلب المعركة لە کرۆچی جەنگەکەداین لە التهجير دەبینین ئاوارە بوون بەردەوامە وێرانکاری هەیە و کە بەرنامە بۆ داڕێژراوە على شريط طويل لە هێڵێکی درێژی لە سنووری نێوان ئیسرائیل لوبنان بەردەوامە چەندین دێهات وێران بوون. ئیسرائیل پشت بە سیاسەتی زەوی سوتا و دەبەستێت لە 7 ئۆکتۆبەرەوە لە هەڵسەنگانی کێشەی غەزە دەستی پێ کردووە و ئەو جەنگە بەردەوامەشی کە هەیە لە نێوان حزب الله و ئیسرائیل لەو نێوانە پیلانجێڕی دەکرد خۆی ڕێک دەخستەوە بە وردی لە پرسەکەی دەکۆڵیەوە. ئێستاش بەهۆی ئەو وەستانە کاتیانە هەن تەواوی ئاسۆکانی گفتوگۆ وەستێنراون. ناتانیاهۆ پاڵپشتی ئەمریکی هەیە، پاڵپشتی ئەوروپایی هەیە و بەشێکی وڵاتە عەرەبیەکانی پاڵپشتی دەکەن وەڕ ئەوەی پاڵپشتی شەقام گۆڕپانی سیاسی ئیسرائیلی بۆ جێبەجێکردنی پلانەکەی و بە گەیشتنی بە ئامانجەکەی. دەمەوێت ئاماژەیەکی بچووک بدەم بەوەی تەنانەت لە بیرکردنەوەی سیاسیش گۆڕاوە. هەر کەسێک لێی پرسێت لە بەندکراوەکان ئەوانشی کوژراون کە بە هەزاران تەژمار دەکرن. ئەوانە کێشیان نییە ئەو خەڵکە ئێمە دەزانین کە کەسێک بەند دەکرێت یاخۆ دەکوشرێت. ئەوان لە زۆر لە هەڵوێستەکانی خۆیان پاشەکشێ دەکەن. ئێستا ئەو بارودۆخە گۆڕاوە. پێم وایە ئەو بابەتە کەس بەگرنگەوە هاتە ماشای نەدەکرد بە بۆچوونی خۆم وێڕای بۆچوونی شارەزایان ئەوان دانەوێت ئامانجەکانیان بپێکن. ئێستا دەبینین کە کۆمەڵکوژی زیاتریش ڕوودەدەن لە داهاتوو لە 40 کاتژمێری ڕابردوو لەسەروی 1000 شەهید و هەزاران بریندارمان هەیە وێڕای بردومان و وێرانکاری مۆڵ گەنیشتەجێیەکانمان. زۆر سپاس دەکەم بەڕێز مستەفا حەریری سەرۆکی کۆمەڵەی ڕەوەندی لوبنانی لە هەرێمی کوردستان لە هەولێر میوانمان بووی. دەست خۆش.